تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. إن في ذلك لآيات لكل صبار شكور. بێگومان ئالەو بەسەر هاتانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ هەموو ئەو کەسانەی کە زۆر خۆگرن لە کاتی تەنگانەدا، زۆر سوپاسگوزاریشن لە کاتی خۆشیدا. سوورەتی ئیبراهیم لە قورئانی پیرۆزدا ئەم فەزلەکەیە لە 4 شوێنی جیاوازدا هاتووە کە بریتین لە ئاەتی 5 سوورەتی ئیبراهیم، ئاەتی 31 سوورەتی لوقمان، ئاەتی 19 سوورەتی ئەلسەبا، ئاەتی 33 سوورەتی ئەلشعرا. ئەگەر لە چوارچێوەی ناوکۆ و پێشینەوە تەماشای تێگرای هەمویان بکرێت لە هەموو ئەم جێگایانەدا کە ئەم فەزلەکانە هاتوون، باسی ئەو نیعمەتانە کراوە کە خوای گەورە بە خەڵکی بەخشیون. بە دواشیدا لە شێوەی سیغەی مبالەغەدا دەوترێت بێگومان سەبارەت بە کەسانێک کە زۆر ئارامگرن و زۆر شوکرانە بژێرن، چەندین بەڵگە لەسەربوون و یەکتایی خوابوونیان هەیە. بەڵێ، وەکو قورئان خۆیشی دەفەرمێت، نیعمەت و لوتفەکانی خوای گەورە هێندە زۆرن کە لە ژمارە نایەن، بەڵام ئەو ئادەمی زادەی کە لە باوەشی ڕاهاتن و ئولفەتدا گەورە دەبێت و پێی لە دوای جیسمانیەت هەڵدەنووتێت، تەنها ئەو کاتە نرخ و بەهایان دەزانێت کە لە دەستی دەردەچن. لە حاڵێکدا ئەسڵ بریتیە لە زانینی بەهایان لە کاتی هەبوونیاندا و لە ئەنجامی ئەم زانین و تێگەیشتنەشدا بە وێنەی کاریگەریەکی شوکر بە هەموو توانە و بەهرە و لێهاتنەکانمان ڕوو لە خوا بکەین. کاتێک نیعمەتەکان بەرمەبنای چەندین حکمەتی جۆرا و جۆر لێمان دەسەنرێنەوە، دیسان پێویستە وەکو داخوازیەکی بەندایەتیمان ئەم جارە وەکو کاریگەریەکی سەبر کار بکەین. پێویستە بڵین هەم لوتفت خۆش و هەم قەهرت خۆش و هیچ ڕەفتارێکی وامان لێ نەوەشێتەوە کە پێچەوانەی بەندایەتی بێت و ئەم فەرمودە پیرۆزە نمونەی باڵامان بێت. حاڵی ئیماندار چەند سەیرە، کاتێک موسیبەتی بەسەر دێت سەبر دەگرێت، ئەمەش خێری تێدایە بۆی. کاتێک نیعمەت ڕووی تێدەکات شوکر دەکات، ئەمەش هەر خێری تێدایە بۆی. بەڵێ، قورئان بە شێوەی سیغەی مبالەغە سیفەتەکانی شوکر و سەبووری هێناوە کە بە مانای زۆر ئارامگر و زۆر شوکرانە بژێری دێن. بەڵام بۆچی؟ چونکە ئەو نیعمەتانەی خوا بە ئێمەی بەخشیون بچووکیان تێدا نییە. بەڵێ، دەتوانین بە کام نیعمەت بڵێین بچووک؟ هەبوونی 5 پەنجە لە دەستەکاندا، کارکردنی لیکە ڕژێنەکان لە ناو دەمماندا. ئەگەر بە تایبەتیش ئەم ئاەتە لە بەرچاو بگرین کە بەم فەزلەکانە کۆتاییان هاتووە، ڕێکردنی کەشتیەکان لە ناو دەریادا، ئاو و هەوا و ژیان و ئیمان، کام لەمانە دەتوانین بە بچووک ئەژمار بکەین؟ نەخێر، هیچ نیعمەتێک نییە بچووک بێت. کەواتە ئەم نیعمەتانە پێویستیان بە شوکرێکی هێن لە ڕادەبەدەر هەیە کە ئاماژەی بۆ مبالەغە تێدا بێت. وە کاتێکی ژەم نیعمەتانە وەکو داخوازیەکی تاقیکرانەوەی ئادەمیزاد لە دەستی سەندانەوە پێویستە سەبرێکی لە ڕادەبەدەر بنوێنێت. فەرمون ئەمەش نمونەی سەبر. سەبری حەزرەتی ئەیوب، مامۆستا نورسی بە قارەمانی سەبر ناوی دەبات. کاتێک هەموو شتە دونیاییەکانی لێ سەندایەوە، هەرگیز ڕەفتار و هەڵسوکەوتی نەگۆڕی. جگە لەمە، پاڵەوانێکی بواری معریفەت و ئیرادە کە ئیمانەکەی سەبری بەرهەم هێناوە، لەبەر ئەوەی پێی بە هۆکاری پشت پەردەی نیعمەت و موسیبەتەکان بردووە. لە بەرامبەر ڕووداوە هەرە سەبر پڕوکێنەکانیشدا دووچاری نائومێدی و شڵەژان نابێت. هاوڕێ لەگەڵ بۆچوونی ئەوەدا کە دەکرێت لایەنێکی باش لە شتە خراپ و شەڕەکانیشدا هەبن، لە هەمان ئەو کاتەدا کە سەبر دەگرێت دڵیشی لێوان لێوە لە شوکر. ئەوەندە هەیە هەست پێکردن و جێبەجێکردنی شوکر و سەبرێکی لەم جۆرە وابەستەی ئاسۆی ئیمان و عیرفان و ئاستی بەرپرسیارەتی کەسەکانە. هەر یەک لە دوێنراوی حەقیقەتی أخرج قومك من الظلمات إلى النور کە فەرمانی ڕزگارکردنی تەنها یەک کۆمەڵگەی لە تاریکیەوە بۆ ڕووناچی بۆ دەرکراوە و ئەو زاتە ناوازەیەش کە بە فەرمانی لتخرج الناس من الظلمات إلى النور ڕاست پێراوە بە ڕزگارکردنی تێگرای مرۆڤایەتی لە تاریکیەکانەوە بۆ نور.
هەر یەکەیان لە ئاستی تایبەتی خۆیاندا لە یەک کاتدا هەست بە سەبر و شوکر دەکەن.